باسی لە فیدیە و شتیوا بووی فیدیە ڕەمەزان ئیزا ئیمامی نەوەوی لە منهاجێ فەرمێ وەلەو ماتە ئەگە کەسێک بمری وعليه صلاة ونوێژی لەسەر بێ ئەوی اعتیکاف یاخود اعتیکافی نەزر کراوە اعتیکاف مانەوە لە مزگەوتێ برێ بۆ نوێنە نەزر بووی لەسەرم ئەمن ئەمینێمەوە لە مزگەوتێ ڕۆژێک ئەمینێمەوە نەیکردبی ئەوها لەسەری ئەوە بووبی نەزری کردبی و نەیکردی لەسەری مابیتەوە فەرمی لەم یفعل عنه لە زیاتی ئەو ئەنجام نادرێ یعنی نە نوێژەکە ئەنجام ئەدرێ ولا فیدیەتە وەروە فیدیەشی نادرێ جا ئەمە ئیشەکان زیاتر لەسەر نوێژەکەیە ئەفەرمێ کەسێک مردبی و نوێژی لەسەربی کەسە نێزیکەکانی نوێژی لە زیاتی ناکەنەوە و فیدیەش لە زیاتی ئەو نوێژانە نادەن کەوا لە دەستیدایە و نەیکردیە نوێژەکەی نەکردیە بەڵام فرمودەیەکی تری هەیە ئیمامی شافعی ڕەحمەتی خوای گەورەی لێبی دروستە لەزا بکرێتەوە کەسێک ئەگەر نوێژی دروستە لە زیاتی هەر نوێژەک مدەک گەنم بدرێ یعنی مشتە گەنمێک بدرێ فیدیەی ساڵانە چەندە هەندە بدرێ زیاتی هەر نوێژەی کەوا و کابرایە لە دەستی چوو جا زۆر لە زانایانی مەذهەبی ئیمامی شافعی بۆ دوو فەرمودەی ڕازینە زانای گەورە گەورەش پێ ڕازینە و هەشە ئیشیشی پێ کردیە بەڵام لای ئیمامی ئەبوو حەنیفە ئەفەرمێ دروستە فیدیە بدرێ لەبۆ نوێژی ئەو کەسێک کەوا مردووە بەڵام فیدیە ئەو نوێژانەی کەوا واجبن زا فیدیەکەش چەندە چیلۆیەک و 815 غرامە لە گەنمی قوتی ئەو شوێنی کە هەیە جا ئیمامی ئەبوو حەنیفە ئەفەرمێ دەکرێت خواردنیش نەبی ئەکرێت نرخەکەی بدەن یعنی نرخەکەی چەندە بە پارە بیدەن جاوە دوای ئینشاءالله هەر ڕۆنیەکەینەوە لە فیدیە و لە زەکاتی سەرچاکردنەوە ئەوانە کەوا لە ئیمامی ئەبوو حەنیفە دروستە پارە بدرێ لای خۆشمان ئەرێ هەر ئەبی قوت بی جا ئەفەرمێ ئەگەر بێت و کەسێک مردبی و وفاتی کردبی وەسەتی کردبی کەوا ئیسقاتی لۆ بکەن یعنی نوێژەکانی لۆ پڕ بکەنەوە ئەو وەختە واجب دەبیتن لای ئەحناف واجب دەبیتن منداڵەکانی لە یەک لەسەر سەی ماڵەکەی فیدیەی ئەو نوێژانە بدەن کەوا لە دەستی چووە و کەسە یان لە ماڵ ئەجە خواردنی بدەن یاخود قیمەتەکەی بدەن هەردووک دروستە بەڵام ئەو فیدیە لۆ چێ ئەو فیدیە لۆ چ نوێژ نەکەرە چێ لەبۆ کەسێکێکەوە هەندێک نوێژی چووە نەک هەر لە بنەڕەت نوێژی نەکردوی هیچ نوێژی نەکردیە پێش ئەوەی بمریتەوە بە یەکاوەرێ کاکە ئەوە ئەمن ئەمرم بەڵام فیدیەی نوێژەکانم بدەن ئەوە لە بۆ ئەوەی ناکرێت ئەگەر ئەو هابیتن ئەوە دەبی ئیشەکە یەکجاری تێکەچی ئەوەی نوێژی بکەم نوێژی نەکا وەرچێکی لێ دێت زەولای ئیمامی ئەبوو حەنیفە ئەو هایە ئینسان ئەتوانی خۆی تەقلیدی ئەو مەذهەبەی بکە زۆر شتێکی جوانە و ئەو کەسەش کە مردی ئەگەر نوێژ شتەی لەسەربی فیدیەی ئەو نوێژانە بدە کەوا لە دەستی چووە و ئینشاءالله سوودی دەبی لە بۆ کەسێک کە وەفاتی کردو هەر مەذهەبی خۆشمان زۆر زانە ئیشیان بۆ فەرمودەی کردو ئەجا باسی فیدیە ئەدا لە بۆ ئەو کەسانی کەوا بەهۆی بەتەمەنی یان بەهۆی نەخۆشی ڕۆژەکانیان ئەشکێنن طبعا دیاری کرایە هەموو ساڵان دیاریەکرێ لە کوردستان کە ئەو ساڵش دیاری کرایە 3000یان دیاری کردیە کەوا بدرێتن لە بۆ کەسێکی کە بەهۆی بەتەمەنیەوە نەتوانی ڕۆژەکانی بگری یاخود بەهۆی ئەوەی کەوا نەخۆشە ابن عباس فەرمێ دەربارەی قەولی خوای گەورە کەوا فەرمی وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين خوای گەورە فەرمێ لەسەر ئەو کەسانی کەوا ناتوانن ڕۆژەکانیان بگرن ئەوی خواردن بدەنە فەقیران باشە ئەفەرمێ هیە ئەوە چێ ئەوانی کەوا ناتوان هیە للشيخ الكبير لەوە کەسێکی کەوا بەتەمەندی قوەتی تەواوەتی نییە کەوا بگیری لەوانەیە بتوانی بە زۆر زۆر ماندی و هیلاکەوی نانیە والمرأة الكبيرة یاخود ئافرەتێکی کە زۆر بەتەمەندی لا يستطيعان أن يصوما ناتوانن ڕۆژەکان بگرن فيطعمان مكان كل يوم مسكينا لو هەر ڕۆژێکی خواردن دەدەنە فەقیرێکی کەوا مشتێک گەنمە جا لای ئیمامی ئەبوو حەنیفەش نرخەکەی ئەدرێت کەوا دیارێکرێ بە 3000 ساڵ دیاری کراوە زاوی کەوا مەذهەب شافعی بیتن وا چاکە تا پێی بکرێتن خواردنەکەی بدەن ئەگەرش وای پێ باش بوو بۆی نەکرا دەتوانی لەسەر مەذهەبی ئیمامی ئەبوو حەنیفەی کە ئەوی پێ باشووی ئەوەی بدە خۆی تەقلید کە لۆی ئیشەکەی حەلبی نەک برێ هەر لەسەر شافعی ئەیدەم و پارەی بدەیت
چکە ئیمامی شافعی پێی دروست نییە پارە بدرێ باشە ئەرێ ئەبی قوت بی ئەوەی کە پێی دروستە ئیمامی ئەبوو حەنیفەی ئەفەرمێن نرخەکەی دروستە بدرێ زاکەواتە ئەتو کە فیدیەی ئەدەی یان سەرچاکردنەوەی ئەدەی ئەبی خۆت تەقلیدی ئیمامی ئەبوو حەنیفەی بکەی ئەجا ئیشەکەت حەلەبی ئینشاءالله ئەجا چ وەختێک ئەدرێ لای ئێمە لای مەزهەبی خۆمان ئیمامی شافعی دەرێ واجبە لە کۆتایی ڕەمەزان فیدیە بدرێ کۆتایی ڕەمەزان فیدیە ئەو ڕۆژوانە بدرێت کەوا نەیگرتیە ئەنی کەسێک کە بێت نەخۆشە یان نەخۆشی درێژخایەنی یان بەتەمەنە پێی ناکرێت ڕۆژەکان بگری ئەبی لە کۆتایی ڕەمەزان فیدیە ئەو ڕۆژوانە بدە و ئەفەرمێ درستیشە کەسێک فیدیەی بەیانی بدە ینی ئەم شەوە فیدیەی سبەینەکەی بدە بەس لەوەی زیاتر دروست نییە بە پێشی بێخی بەڵام لە لای ئیمامی ئەبوو حەنیفەی ئەفەرمێ دروست هەر لە سەرەتای ڕەمەزانە فیدیەکەی بدە ینی ئەوەش بە هەمان شێوە دەبی ئاگامان لێبی لە شەرعی ئاگەر کابرا لە سەرەتای ڕەمەزانەوە دای ئاگاداربی لای ئیمامی شافعی دروست نییە لە سەرەتای ڕەمەزانە فیدی هەموو ڕۆژەکان بدەیت ئەبی خۆت تەقلیدی ئیمامی ئەبوو حەنیفە بکەی لۆ ئەوەی ئیشەکەت حەلبی و هەروەها فیدیەکە لای ئیمامی شافعی ئەبی قوت و خواردن بی کە هیناتە پێش و بە پارەشدا لە هەردووچان ئەبی خۆت تەقلیدی ئیمامی ئەبوو حەنیفە بکەیت ئەوە باسی کەسێکی کە بەتەمەن بی یاخود نەخۆشی درێژخایەنی هەبی ناتوانێت ڕۆژووی بگری ئەدی ئەو ئافرەتەی کەوا دووجیان باشە ئەگەر بە ڕۆژووبی تووشی ترسی هەیە زەرەر بەخۆی بگە یاخود زەرەر بە مناڵەکەی بگە یان ئەو ئافرەتەی کەوا منداڵی هەیە شیری ئەدات جا شیری قۆدینە شیری خۆی ئەدات ئەگەر بێت و بە ڕۆژیبی ترسی هەیە بەوەی کە خواردنی مناڵەکەی کەمکە یاخود زەرەر بە مناڵەکەی بکەیت ئەوان وأما الحامل والمرضع فإن أفطرتا وجب القضاء بلا فدية فرميتن أجر بيتو كسي أفتي دوجيان ياخد قريب بهم بيايت أفتي دوجيان ياخد أفتي الشيردر روجكان شكان بلام كروجكان أشيان لبرسيا خوفا على نفسهما ترسيان لخودي خويان هي يعني روجكي درشياني ترسي هي بويك بخوي توشي نەخۆشیێکی بی نەک لەبەر مندارەکەی هەردووچیان ترسیان لە خۆیان هەیە ئەوانە بۆیان هەیە ڕۆژەکەی بشتێنن وە تشیان لەسرە پاش ڕەمەزانە کە مناڵەکە لەدایک بوو کە مناڵەکە لە شیرە بیتەوە حینە ڕۆژەکەی قەزا بکەنەوە ئەمە چه حاڵەتەکە قەزای ڕۆژەکەی یەکەنەوە بەتەنی قەزا یەکەنەوە ئەگەر ترسیان لە خۆیان هەبی ئەو ئافرەتێکە دووجیانە یاخود ئەو ئافرەتێک کەوا شیر دەر بەڵام ئەفەرمی ئەو عەلە الوەلەدی بەڵام ئەگەر هاتو ترسی لە خۆی نەبوو ترسی لە منداڵەکەی بوو ترسی لەوەی بوو ئەگەر بێت و بەڕۆژویبی مناڵەکە کە لە سچیتی زەعیف بی یاخود تووشی دەردەچی بی لە خۆی نییە بەخۆی کێشەی نییە یاخود ئەگەر بەڕۆژویبی ترسی هەیە بەوەی کە منداڵەکەی شیرەکەی خراپ بیتن و شیرەکەی کەم کاتن و برسی و لاواز و زەعیف بی و نەخۆشکەوی لەو حاڵ دوو حاڵەتە لەو حاڵەتی ئەگەر ترسی لە منداڵەکەی بی نەک لە خۆی ئەفەرمێ لەزیمەتهما الفدیەة لازمە لە سەریان چ بکەن فیدیەش بدەن باشە في الأظهر يعني هم ڕۆژەکەی دەبێ قەزاکەنەوە و هم فیدیەش بدەن ڕۆژەکەی قەزا دەکەن چکە ڕۆژەکەیان شکاندی دەی وەکو نەخۆشەکەیە کەوا پاش ڕەمەزانی چادەبی هەینە ڕۆژەکەی دەگریتەوە ئەدی فیدیەکەی لۆ چییە لەبەر ئەوەی لەبەر خۆی نییە کە ڕۆژەکەی شکاندیە بەڵکو لەبەر منداڵەکەیت لەبەر غەیری خۆیت زە دلیلمان چییە دلیلمان ئەوەیە کەوا ئیبن عەباس فەرمێ الحبلى والمرضع إذا خافتا أفطرتا وأطعمتا فەرمێ ئافرەتێک کە دووجیانە یاخود ئافرەتێک کەوا شیردەرە ئەگەر ترسیان هەبوو ڕۆژەکەیان ئەشکێنن و هەروەها فیدیەش ئەدەن جا فیدی ئەدەن چ وەختێک ئەگەر ترسیان لە منداڵەکەی نەک لە خودی خۆیان جاوە لای خۆمان ئەو هایە لای مەزهەبی ئیمامی شافعی ئاوایە دلیلیشان ئەو فەرمایشتەی ئیبن عەباسیە کە ئەبوو داود ڕیوایەتی کردی بە سەنەدێکی حەسەن بەڵام لای ئیمامی ئەبوو حەنیفە لە لای ئەحناف هەردوو ئافرەتەکە لە هەردوو حاڵەتەکەی تەنها قەزاکردنەوەیان لەسەر فیدیان لەسەر نییە یعنی سل لەسەر مەزهەبی ئیمامی ئەبوو حەنیفە هەردوو گەورە پیاوی سەلەفی صالحن ئافرەتەکە لەسەری واجبە قەزای کاتەوە یعنی ئەوە نییە بری هەر فیدیی بدەیتەوە چونکە ئێستاکە جێمان لێ دەبی ئەرێ هەر فیدیی بدەیتەوە فیدیی بدەیتەوە ئەوە دروست نییە دەبی هەر قەزای بکات و ئەگەر بشێوێتن بە تەواوەتی کو ئەڵێ مطمئین بیتن و لەسەر مەزهەبی خۆمان ئەو دەبی فیدیەش بدە ئەگەر ترسەکەی لە منداڵەکەی بی ئەگەریش ناخۆی تەقلیدی ئیمامی ئەبوو حەنیفەیە کات تەنها قەزایە کاتەوە جاری وایە یاخود شتێک دێتە پێشەوە ئەتەوێت کەسێکی
ڕزگار بکەیت یاخۆت ماڵێکی ڕزگار بکەیت لە سووتانە یان لە هەر هۆکارێکی بی ناتوانی ئەو کارەی بکەی ئیلا بەهۆی ئەوەی بکە ڕۆژیت بشتێنی قوتت هەبی باش نییە دەی ئەگەر لەبەر ئەو هۆکاری ڕۆژی بشتێنی و ئیشەکەی بکەی خزمەتی کەسەکی بکەی ئەوەش بە هەمان شێوەی ئەبی دوای قەزای کات و فیدیەش بدات چکە لەبەر خۆی نییە ڕۆژەکەی شکاندیە بەس ئەگەر لەبەر ماڵی خۆی بی لەبەر خودی خۆی بی ئەو وەختە بە هەمان شێوە فیدیەی نادە تەنها قەزاکردنەوەکەی لەسەر ئەی ئەگەر کەسێک هەر ئەوها ئێستا بۆ وێنە بە ڕۆژیە هەر هیچ خۆڕایی هیچ عوزریشی نییە ڕۆژەکەی بشتێن ئەوە کووە حکومەکەی کووە یاڵا چی ئەزانی تسیم وانە بەس قەزاکردنەوەی لەسەری واجب نییە کەوا فیدیەش بدە بەس قەزایە کات قەزاکردنەوەکەی ڕۆژوویە کات و تەواو بەس گونەحبارە بی بۆی کەوا بێحورمەتی کردیە بەرامبەر بە ڕەمەزان و ئەگەر دەسەڵاتی مسلمانان هەبیتون و قازی و ئەوانە پێویستی بۆ یە کە تەنبیه بکەن هەندێک داریشی لێدەن طبعا ئەوەی کەوا ڕۆژی خۆشی ئەشتێنی دەبی ڕۆژشکانەکەی بە غەیری جیماعی چکەگە بە جیماعی بی هەینێ کەفارەتی هەیە ئێستا باس یەکەین کەفارەتەکەی قورس ها یعنی تووشی بەرایە زای کەسێک کە ڕۆژی زۆر لەسەر دەمێنێتەوە پاش ڕەمەزانێ هەتا دەگاتەوە ڕەمەزانێ باشە هەتا دەگاتەوە ڕەمەزانێ بۆی هەیە قەزای کاتەوە سنەتیشە پەلەی بکە لە قەزاکردنەوەی ڕۆژوەکانی وەلۆشی دروستە ناوبڕی بداتێ ئاوا بۆ شێوی کە بۆی دەگونجێ ئەی ئەگەر تاخیری کە کەسێک ڕەمەزانی لەسرە هەندێک ڕۆژی لەسرە ڕۆژوەکەی قەزا ناکاتەوە هەتا دەگاتەوە ڕەمەزانی ساڵێکی کە باشە مام حەزی دەگاتە ساڵێکی کە یعنی ڕەمەزانی بەسەدادێتەوە ڕۆژیشی لەسەر قەزای نەکردیتەوە قەتل دەبتە دوو قات یعنی کوی دوو قات لانە پێنج ڕۆژی لەسرە دەبی قەزای کاتەوە هەر تاخیرێکە هەتا دەگاتەوە ڕەمەزانی لەسەری لا ناکەون پاش ڕەمەزان هەرەبی بیگرتەوە بەس لەبەر ئەوەش کە تاخیری کردیە گەیشتیتە ئەو ڕەمەزانەی دەبی فیدیەش بدە باشە دەبی فیدیەش بدە لە بۆی کەوە تاخیری کردیە فیدیەش ئەوەی کەوە باسمان کرد بە دەلیلی ئەوەی کەوە ابن عباس فەرمێ أبو هريرة فرميتي أنهم قالوا في من عليه صوم فلم يصم حتى أدركه رمضان آخر فرمي أنا أصحاب بوك ساني كوا روجيان للسربوا روجوكشان نقرتيتو حتى قيشتينو ترمزاني شتر فيانتيان فيوتونا يصوم الذي أدركه أبي أو روجوكي قزاكاته ثم يصوم الشهر الذي أفطر فيه باشان دبي أو روجوانا دبي أو رمضاني بقري لدوي رمضانكي دبي أو روجوانا بقريتو إلى رمضانكي بيشتروا ويطعم مكان كل يوم مسكينا دبي لبو هر روج وشش كتاخيري كرديا فيديي بدا زغون احباري شبيتن كوا تاخيري دكا بلام اگر او كسك تاخيري كرديا بوينا هر شير دربي حتى اغاتو ويندري نالك الا شيرين ابو بيتو ونيا يعني هر نخوش بيتانا ابو بيتو عذري هبي هاي قوفه شيخ يعني عذرتي هبي خونا بي لو فيا نبي او شير درشت هلو افرتانا هيا كجيشت رمضان عذري هي باشا فينكرا او صاري بيجريتوا او في ديل السنيه باشا في دينا دو ونحبارش نابيتن تنها باش رمضان كعذر اشتكينا مينتن قضاي اكاتو اذا كسك اگر بيتو ساورو اشتكم ديت زور جوان بوينا وقتك او تكنولوجيا شتنانينه كس اگدارو او نبي كتسمانگك اوانه لتيك بسي بوي كوا مانج ببيني وبزاني مانج رمضان مانج شعبان هم بروجي باشا لا فاش مانج شعباني كمان جيبيني دري جيجنه دوای خبر درنا والله او هي رمضان باشا تماگك بروجي بوي لزيات رمضان شعبان درسو سج روج يبيني روجنا سج مانجي دبيني ولا زين جيجني كثير او مانجتيا مانج رمضان يعني خبر دي صار رمضان داخل
گوندەکە ئیو هاتێ گەیشتین دەبی چ بکەن ها حەسەن حەسەن دەری لێرە نییە دەی ماوە ئەحمەد دەبی چ بکەن نانا ڕۆژی دەشتێ ئەم یەک مانگ بە ڕۆژی بووینە تەواو بووە پاشان مانجێ بین وەدەزانن جێژنەیە کەچ خەبەر دێ دەرن ئەو مانگ دیتنەوە لۆ چییە ڕەمەزانە ینی ئەنگۆ مانگەکە پێشتر بە ڕێژووی بووینە وانە مام باپیر چییە ناوەڵە نابیتە دەبی ڕەمەزانیش بگرنەوە ئەوەتە ئەوڕۆ دیتم لە هەواڵەشی ساڵێک ئاکرێەوەی لێ هاتبوو ئاکرێ لە ئاکرێ شەعبان پێبوو بوون باشە شەعبانیان هەموو گرتبوو دوایێ گوتیان جێژنەی گوتیان ناوەڵە ئەوە ڕەمەزانە ئەوجا خەڵکەکەش هەم بە دین و بە تەخوا بووینە یەکسەر ئەو مانجیشیان گرتی و بەبێ ئەوەی گلەی بکەن لەوانەیە کەوا گوتیان شەعبان هەشتانە ئەدی ئەگەر ڕەمەزان ڕۆیی بی پاش ڕەمەزانێ بە ڕۆژی بوو بن شەوال ئەنی مانجی پاش ڕەمەزانێ بە ڕۆژی بووینە ویان زانی ڕەمەزانە باش نییە ڕەمەزانیشان هەموو شکاندیە ئەو وەختە حکومەکەی کۆ بەبە ڕەمەزان دەکەی بەبە قەزایەکەی تەواو ئەوە لۆ نوێژە شەروایە لە بۆ نوێژش ئەو هایە بۆ نمونە ئەتوو نوێژ سبەینەیە ئەتوا زانی وەختی نوێژی هاتیە باشە نوێژەکەی دەکەی لای پاشی هەندێکی پێدەچی جێ دەوی ئەڵڵاهو ئەکبەر ئەڵڵاهو ئەکبەر دە دەقەی پێدەچی ئەو نوێژە بەبە ناکەی دەبی نوێژەکەی خۆ بکەیەوە ئەدی ئەگەر نوێژەکەی بکەی وەبزانی وەختی مایە بەڵام کە دێ دەرێ وا نیو سەعاتە ڕۆژ هاتە دەرێ ئادەبی نوێژەکەی سبەینە قەزا بکەی نەخێر هەر ئەوە بەبەریەکەی ها جێوی دەگریتەوە زە ڕەمەزانەکەش ئەو هایە مانگێک پاش ڕەمەزانێ بە ڕۆژی بووینە بەبەر ئەو ڕەمەزانی ئەکەوی تەواو پێویست ناکە ڕەمەزانەکەی قەزا بکەنەوە چەند دقیقە وەخت مایان با بەزی ئەو ڕەهەندە بەزی باشە پرسیار نییە لە بۆ چێ بقرآن هاك شاكر مادام مسلمان بتابعن بيشترونيا أو هم لبن ويجاكي هم لبن روجوكي لو هردو شان يك كسك هنزا سالا مسلمانة بلا نوێژی نەکردیان باشە ڕۆژی نەگرتیان لە 50 ساڵی تۆبەیەکەن خوای ژنەوە من گەڕام و تۆبەیەک ئەو کەسە ئەبی لێرەوە نوێژ ڕۆژەکانی خۆی ئەگری بە جێرەی تااقەتی خۆشی ئەبێ هەم نوێژەکان قەزاکاتەوە و هەم ڕۆژەکانیش قەزاکات بە جێرەی تااقەتی توانای خۆی باش نییە ینی لەسەری لا ناکەوێت چکە کەسی مسلمان ئەگەر بێت و ڕۆژێکی بشتێنی یان نوێژێکی لە دەستی واجبە لەسەری قەزای کاتەوە بەس کەسێک کافر بی هەر ئیمانی پێ نەبی بۆ ئیمانی بە ڕۆژی نەبی ئیمانی بە نوێژێ نەبی ئەوە پێی کافرە بی بەس ئیمانی پێیتی بەس هەر نایکە لە تەمبەری نایکە ئەوە لەسەری لا ناکەی بەس ئەو کەسەکە کافر بی هەر بێ ئیمان بی ئەو کەسە مسلمان نییە کە تۆ بەی دەکاتن یەکسەر خوای گەورە ئەوەی کە پێشتر کردیتی لە هەمی خۆشە ئارێ وەڵا یەنتەهو یغفر له خوای گەورە فەرمێ ئەی ڕەسوول الله پێیان برێ بە کافرەکان ئەگەر بێت واز بینن لە کوفرەکەی خۆیان خوای گەورە لیان خۆشە یعنی لیان بەس کەسی مسلمان تازە تەواو تەکلیفی لەسەر هەموو شەشی لەسەر مەسر بێ جێری تااقەت و توانای خۆی ڕۆژەکان قەزاکات زاگە مودەکانیش حسێ بکەی ئەو 50 ساڵەی دەوی دەبتە فەردە کوام زرار نانا ڕۆژی نایەتە سەرێ ڕۆژی نایەتە سەرێ مام نابتە دوو ڕۆژی ڕۆژیەک و فیدیەک زەهاینێش ئیمام ئەبو حەنیفە فەرمی هەر ڕۆژیەکە
يعني زياد ناك قولش كخومانه اريت الفيديو لقنيه بس روجي بزاد تواني كابرا قزوري هر روجه كي بقريتو راس زان شي بالم تيقر نبي راس كو يعني شافي افرمد اللي قزاي كاتو في ديش بدا راس تمام زي المر راس أريد اسمه مصطفى محمود مامي أحمد والله هر أوي بجري دليلكي آية القضاء دبي بدا بكاو في ديش بدا بلام لما مذهب إمامي حنفي ده تناقض ذاكرنا وكي لسر واجب في دي لسرني كما قلت زاين أتواني خوي تقليد إمامي أبو حنيفة يبكى بس رجع كان قضاكاته في دي كين ده خير ويا أخ أو رمضاني كيشتي تدبي بيجري يا رمضان الشيء لسره دبي قزاي كاتو هذه خوجيجنا نية يشيل لسبروا إيونيا نابي المانجر رمضاني غيري روجو رمضان أو رمضاني بقي نابي تجر أو كسي كجوتيتي أو رمضاني لدسدسي بقات رمضانش كجني قلت لي سري دبت دور رمضان وبس أوي دبي أو مانجر رمضانش قزاكاتو باج أو رمضان أو لسري أناكل ريون صلى الله على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين سلام خلاص الرئيس موزود له